بینەر و بیسەر عزیزەکانم لە شوێنێکن سڵاویتان لێبێت و ئەم کاتتان باشی وادارم ئەمڕۆ ڕۆژێکی خۆشتان بەڕێ کردبێ. بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەکرەم میهردادمان کردووە کە بەڕێزیان نووسەر و ڕووناکبیرن لە هەمان کادا مامۆستای زانکۆش بوون. ئەمڕۆ لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر پاراستنی زمانی دایک. دکتۆرگیان سڵاوت لێبێ بەخێربەی سەر و سەرچاو. زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ئێوارەی سینەمانی بوو. مەمنونم، زۆر سپاس. دکتۆر ئەکرەم لەو دەستپێکەم بزانم وەکەزانین کە چەند ڕۆژێک پێش ئێستا ڕۆژی زمانی دایک بوو کە لەسەر هەمومان زەڕورەکە ڕۆژی زمانی دایک بەرز و پیرۆز ڕاگرین، هەوڵ بین کە ئەم ڕۆژە بە جوانی بمێنێتەوە، یادی بکەینەوە و هەوڵ بین کە مناڵەکانمان فێری و زمانی دایک بکەین و ئەم زمانی خۆمان کاتای سەپاراستومانە زیاتر بیپارێزین. بۆ بزانم پرسیاری ئەوە لێکم کام بزانم زمانی کوردی گرنگە؟ ئەگەر گرنگە بۆچی گرنگە؟ زۆر سپاس بۆ میوانداریتان. ڕۆژی زمانی دایک لە هەموو خەڵکی کوردستان و گەلی کوردستان پیرۆز بێ. بە بڕوای من زمانی کوردی یەکێکە لە زمانە گرنگەکان. بەڵێ. ئەم قسەش کە ئیکەم ینی تەنها بڕوای من نییە، بەڵکو زۆرێک لەو کەسانەی کە لە وڵاتانی تریش لەسەر مەسائلی نەتەوایەتی لەسەر پرسەکانی نەتەوایەتی شتیان نووسیوە و تەنانەت تیۆرمەندەکانیش تەنانەت زاناکانی بواری نەتەوایەتیش ئەڵێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گرنگترین زمان کە تایبەتمەندی خۆی و پاکژی خۆی و سربەخۆیی خۆی پاراستووە لە بەرامبەر زمانەکانی ترە زمانی کوردیە. سەرڕاوی کە کورد دەوڵەتیشی نەبووە، ئەوانی تریش دەوڵەتیان هەبووە، بەڵام زمانی کوردی یەکێکە لەو زمانانەی کە بە ڕاوەستاوایی و بە بەهێزی و بە فراوانی ماوەتەوە. بزانین زمانی کوردی بۆ گرنگە. یەکەم شت لە ڕێنووسەوە دەست پێکەین، ئەوەی عەرەبیاڵێ ئیملا. نەتەوەی کورد تەنیا نەتەوەیەکە لە ناو نەتەوە ئیسلامەکانی غەیری عەرەبە، یعنی هەر لە هیندستانەوە بیگرە هەتا ئەگاتە تورکیا، ئەمانە هەمووی ئەو نەتەوە ئیسلامانن کە غەیرە عەرەبن، نەعەرەبن. بەڵێ، زۆر ڕاستە. تەنیا نەتەوەیەک کە ڕێنووسی خۆی هەیە و ڕێنووسەکەی عەرەبی نییە، کوردە. هیندەکانی ئیسلامەکانی هیندستان زمانی هیندی تا ئێستا بە ئیملای عەرەبیە نووسن. پاکستانیەکان زمانی خۆیان بە ئیملای عەرەبیە نووسن. ئەفغانیەکان زمانی خۆیان بە ئیملای عەرەبیە نووسن. فارسەکان زمانی خۆیان بە ئیملای عەرەبیە نووسن. تورکەکانیش پێش ساڵی 1923 و 24 زمانی خۆیان بە ئیملای عەرەبیە نووسن. بەڵام کورد و بە تایبەتی لەم شارەی خۆمان لە سلێمانی لە ساڵی 1932 توانی ڕێنووسێکی تایبەت بە خۆی دروست بکە و لە ڕێنووس و ئیملای عەرەبی، کاڵێم ئیملا مەبەسمەوەیە بۆی هەر زمانە عەرەبیەکە بەکاربێنم، ئاینا ڕێنووس بۆ ئێمە ڕاسترە. ئێمە لە ساڵی 1932 لەسەر دەستی زانای گەورەی کورد تۆفیق وهەبی بەگ و دوایش لە ساڵانی سەرەتای چلەکان و ناوەڕاستی چلەکانە لەسەر دەستی زانای دیسان گەورەی کورد حسێن حوزنی موکریانی ئیملای کوردی یان ڕێنووسی کوردی دروست بووە. تەمەشاکە لە زیاتی فەتحا ئێمە بزوێن بەکارێنی، لە زیاتی شەددا وشەکە ئەنووسینەوە، ببوورە پیتەکە نووسینەوە، لە زیاتی زەممە واوێکی تر دانی، لە زیاتی کەسرە یایەکی تر دانی. ئەنجا تۆ تەمەشاکە فارس بەم دەوڵەتە گەورەی کە هەیبووە ئێستاش هەموو پیتەکانی زمانی عەرەبی بەکارێنێ. ئێمە هیچ کام لە پیتەکانی زمانی عەرەبی بەکار نایێنین. فارس دەنگی ڤ بەکارێنێ، بەڵام تا ئێستا بەنووسین نیانە، ئێمە هەمانە. بۆیە
یەکێ لە سەرەتاکانی زمان ئەوەیە کە ئەم زمانە چۆن ئەنووسی ڕێنووسی زمانەکە چۆنە ئێمە بێ شانازی بەو دوو زانا گەورەمانەوە بکەین کە ئێمە ڕێنووسی تایبەتی خۆمان لە ناو هەموو نەتەوە ئیسلامە ناعەرەبەکانە هەیە و تاکە نەتەوەیەکیشین کە ڕێنووسی خۆمان هەیە بۆیە ئەم زمانەی ئێمە زمانێکی گرنگە گرنگ و دەوڵەمەند ئەنجام ممکنێک هەنیە کەس بڵێ ئەم پیتانە پیتی عەرەبین وەنیە بەعزی کەسەڵێ ئەبجەدیاتی عەرەبی وانە ئەم پیتانە پیتی مشترێکی ئەم منتیقانن هەر لە زمانی فینیقی و کەنعانی و زەردەشتی و ئاشووری و ئەکەدی و سۆمەرەکانە ئەم پیتانە هاتەوە بە تێپەڕبوونی زەمان وردە وردەشیەوەکەی گۆڕاوە ئێمە ئەوە لەوە دڵنیابین کە ئەم پیتانە پیتی عەرەبی ئیسلامی نین ئەمانە پیتە مشتەرەکانی مەبەستم حرفە پیتە مشتەرەکەکانی ئەم ناوچانن ئێمەش بە شێوەی خۆمان هاتوین گۆڕانکاریمان تێک کردووە زمان کردووە بە ژ بامان کردووە بە پ فێمان کردووە بە ڤ مەسەلە حرفی ئەو حرفانەی کە حەوتیان لەسەرە ڕێ ڵێ یێ فەرز نیەتی زۆر ڕاستە عەرەبیش نیەتی دەی ئێمە هەمانە ئەمە ئەو کاریگەریەیە کە زاناکانی کورد لە ناو زمانە کردویانە و ناسنامەیەکی تایبەتی و شێوازێکی تایبەتی و تایبەتمەندیەکی کوردانیان بە زمانی ئێمە بەخشیوە و ئێمە سەرەتاکانی زمان کە ڕێنووسە سربەخۆیی خۆمان پاراستەوە بۆیە ئەم زمانە لەو بارەوە گرنگە هەنێکات ئەو پیتانی کە باسی شت کرد ئوستاز گەر کەسێک فارس بێ خود عەرەبی بێ عەرەب بێت مثلا لە تەلەفوزکردنی شا بۆی نایەت مثلا کەسێک لە تەلەفوزی شا هەنگێک کەس بۆیان بێ مەسەلەن فارسەکان بەعزێ جار بۆیان نییە فارسەکان بۆیان نیەت بەڵام نیانە لە فەرهەنگان نیانە لە قاموسی خۆیانە نیانە ئێمە هەمانە مانای وایە ئێمە ئەم زمانەمان سەر لە بەرجارێکی تر دروست کردوەوە چاکمان کردووە دەستکاریمان کردووە چکە لە بیرمان نەچێ زمان هەر بنیادە کۆنەکە نییە هەر زمانە نەژادیە کۆنە یا مێژوویە کۆنەکە نیە زمان قابلی دەستکاریکردنە شایانی ئەوەیە دەستکاریکەین بە پێی پێویستەکانی زەمان و بە پێی پێویستەکانی خۆمان یەکێ لەو میلەتانەی کە ڕێنووسی خۆمان هەیە کوردە خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە بە زمانی کوردی زمانی کوردی لەباری با بڵێن وەختی کردارەکانەوە ئەو کردارانی کە لە زمانی کوردیا هەیە ئێمە و زمانی فارسی حەوت وەختی کردارمانەیە حەوت زەمەنی فعلمان هەیە عەرەبسیانی هەیە ئینگلیسیانی هەیە بۆیە ئێمە زمانەمان زمانێکی مهمە لە جەمعە لە کۆکردنەوەیە لە شێوازی کۆکردنەوە تۆ تەماشای شێوازی کۆکردنەوەی زمان کە زۆربەی کۆکردنەوە یان زۆربەی کۆ لە زمانی عەرەبیاوەی بڵێن جەمع لە زمانی عەرەبیا پێڵێن جەمعی تەکسیر ئەم جەمعی تەکسیرش قاعیدەیەکی دیاریکراوی نییە بەڵام ئێمە هەموو کۆکردنەوەی زمانەکانمان هەموو وشە کۆکانمان بەڕێسایە ئەمما مەسەڵەڵێن کوڕان کچان ئەمە سۆرانیەکان وەنە بادینیەکان کچێن کوڕێن ئەمە کرمانجی بادینی گۆرانەکان کوڕەیل کچەیل گۆرانەکان زمانی گۆرانەکان هەمویان بۆی ئێمە لەوەشە شێوازێکی ستانداردمان لە کۆکردنەوە هەیە ئێمە تەمەشاکە هەموو پێویستەکانمانێ خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە تەمەشای زمانی فارسیکە تەمەشای زمانی پاکستانیکە تەمەشای زمانی هیندستانیکە تەمەشای زمانی ئەفغانیکە تەمەشای زمانی تورکی بکە زمانی کوردی لە هەمویان کەمتر کەوتۆتە ژێر تەئسیری زمانی عەرەبیەوە بڕوا بکە زۆر لە ئیشەکان لە هەمویان کەمتر کەوتۆتە ژێر کاریگەری زمانی عەرەبیەوە و وشەی عەرەبی بەکارێنێ خۆ زۆر ئاساییە تۆ ئەو نەتەوانەی نزیکن لە یەک هەنگێ وشەی یەک بەکاربێنن ئەمە شتێکی زۆر ئاساییەوە یعنی با بڵێن ئەو مێژووە تەئسیر و با بڵێن تەئسیر و تەئەسور یان با بڵێن کاریگەری یەکتر لەسەر شتێکی ئاساییە لە بینی زمانەکانە بەڵام
بەڕاستی هەر کەسێ ورد بێتەوە ئەزانێ زمانی کوردی کەمترین تەسیری زمانەکانی تری لەسرە. ممکن هەنگی کەس بڵێ ئەی لەگەڵ زمانی فارسیە. فارس خۆیان هاتوون زمانەکەی خۆیان وێران کردووە یان زمانەکەی خۆیان پڕ کردووە لە وشە عەرەبیەکان بۆ لەبەری وشە کۆنەکان یا وشە ئاڤێستاییەکان یا وشە پەهلەویەکان یا وشە کەیانیەکان بەکارهێنن. ئێمە تا ئێستا ئەو وشانەمان پاراستووە. ینی ئێمە لە فارس باشتر ڕەسەنایەتی زمانی خۆمان پاکژی زمانی خۆمان پاراستووە. ئەم چوار شتەی کەوتم وا دەکا ئەم زمانە گرنگە. یەکەم ئێمە ڕێنووسێکی سربەخۆمان هەیە لە ڕێنووسی هیچ کام لەم نەتەوانی دەوروبەرمان ناچێت. دووهەم وەختی کردار لە زمانی کوردیە. حەو زەمانمان هەیە، حەو وەختمان هەیە، حەو کاتمان هەیە بۆ کردار. سێهەم لە کۆکردنەوەی وشەکانە کۆکردنەوە لە زمانی کوردیە کۆکردنەوەیکی ڕێساییە، شازمان نییە، لە قاعیدە بەدەرمان نییە. چوارەم زمانی کوردی لە هەموو ئەو زمانانی دەوروبەری خۆمان هێشتا پاکشترە. بۆیە ئێمە حەقی خۆیەتی شانازی بەم زمانی خۆمانەوە بکەین، بیپارێزین، چاکتری بکەین و بتوانین لێ تێبگەین کە ئێمە زمانێکی گرنگمان هەیە. باش دکتۆر ئەکرەم، ئەمەش هۆکارێک نییە بۆ ئەوەی کە کەسێک بێوێ فێری خۆی فێری زمانی کوردی بکات، چونکە ئێمە لەم ساڵانی کۆتاییە بەهۆی ئەو کرانەوە گەورەی کە کوردستان بەڕووی جیهانە کراوەتەوە زۆرێک لە بیانیەکان هەم لە عەرەب و هەم لە تورک و لە فارس و لە بیانیەکانی ژێنە ناو هەرێمی کوردستانەوە خۆیان فێری کوردیەکەن. ئەو ڕێسا و یاسایانی کە باست کرد کە ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی زیاتر مثلەن ئەو کەسانە زووتر فێری کوردی بن، ینی ئێمە بنەمایەکمان هەیە، ڕێسایەکمان هەیە کە لەسەری ئەڕێن بۆی فێری زمانی کوردی بن. ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوە؟ ڕاستیەکەی بێجگەلەوە، بەڵام ئێمە هەنگشتی هاوبەشمان لەگەڵ زمانە ئەوروپیەکان هەیە. هەم لە وشەکان هەم لە با بڵێن لە ڕێسای زمانەکە کە جیاوازە لە عەرەبی، چکە عەرەبی بۆ خۆیان جۆرێک زمانی ترن. مەسەلەکە بەشێک لە هاوبەشیە، ینی هاوبەشی نەژادی، هاوبەشی مێژویی یا هاوبەشی فەرهەنگی. ئەمە لە مەسائلە لە پرسەنەتەوەیەکانە باس کراوە. بەشێکی پەیوەندی بۆ هەیە، بەشەکەی تریشی پەیوەندی بۆ هەیە کە دەسەڵاتێک لە کوردستانە هەیە لە ماوەی 32 ساڵە. میلەتانی تر یان دەوڵەتانی تر یا دەسەڵاتەکانی تر مامەڵەی لەگەڵەکەن، پەیوەندیان لەگەڵی هەیە کە پەیوەندیان لەگەڵ هەبوو ینی نەتیجەکە وابێ کە هەوڵێن ئەو زمانە فێر بن. ئەنجا ئەو کۆنسوڵگەری وشتانی کە ئێستا لە کوردستان هەیە و ئەو با بڵێن جالیانە یان ئەو جەماعەتانی کە هاتوونەتە کوردستان یان ئەو قوتابخانانەی کە سەر بە وڵاتانی ترن هاتوونەتە کوردستان، ئەوانە هەمووی دەوری هەیە. بڕوای من ئەوانە هەمووی خزمەتی زمانی کوردیەکە. من بۆ خۆم لەو کەسانە نیم کە ینی با بڵێن نەژاد پەرست نیم بە هیچ شێوەیە، بەڵام بە معنای ئەوە نییە من نەژادەکەی خۆم، زمانەکەی خۆم، فەرهەنگەکەی خۆم، مێژوەکەی خۆم نەپارێزم بۆ شانازی پێوە نەکەم و دەوڵەمەندتریشی نەکەم. خاڵێکی تر کە هەر بۆ جوابی ئەم پرسیارەی تۆ بە بڕوای من ینی لە ماوەی ئەم 30 و چەند ساڵەیە، ئەم 35 ساڵی دواییە کە دەسەڵاتی کوردی هەبووە، چەنددار جار زمانی کوردی پێشکەوتووە، وشەی زیای بۆ پەیدا بووە، با بڵێن بەرهەمی زیای بۆ پەیدا بوو. هەموو ئەوانە واکەن کە ئەو زمانە دەوڵەمەند بن. لەبەر ئەوە خەڵکانی تریش دایانەیە فێر بن. زۆرێک لە زاناکانی نەتەوایەتی بۆ زانیاری بەڕێزت شێوخان، من لەسەر مەسائلی نەتەوایەتی کتێبم زۆر نووسیوە لە زانکۆ و لە پەیمانگاکانەوەوانەشە تا ئیستەشی لەگەڵا بێ ئەو دەرسا ئاڵێمەوە ئەو دەرسانە ئاڵێمەوە. بڕوا بکە زۆربەی زانا گەورە ناودارە دەرەجەیەکەکان لەسەر مەسائلی نەتەوایەتی، لەسەر پرسەکانی نەتەوایەتی ئەڵێن زمانی کوردی لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە هەموو زمانەکانی تر پاکشتر ماوەتەوە. هەندێکیان ئەڵێن لەبەرەوەیە کاوە دواسەنگەری مانەوەیە، دواسەنگەری مانەوەیە، وای سەنگەری یەکەمیشە ها لە ڕاستیە، چکە سەنگەری یەکەمی مانەوەی نەتەوەیەک زمانە. زۆر ڕاستەوە. باشە، مەسەلە
یەهودەکان لە وڵاتی خۆیان دەرکران وەنا بەڵام زمانیان هەرمایەوە دینەکەیان هەرمایەوە هەر پاراستیان ئێمە خۆشبەختانە لە هێشتا لە سەر بەشێکی زۆری خاکی خۆمان ماوین جاوازێکێکە لە پرسە گرنگەکانی پرسی نەتەواتی کورد تا ئێستا لەسەر بەشی زۆربەی خاکەکەی خۆمان ماوین سەرڕایەوەی کە دەوڵەتمان نەبووە داگیر کراوین دابش کراوین چەساوینەتەوە زۆرداریمان لێ کراوە ناحەقیمان بەرامبەر کراوە بەڵام لەسەر بەشی زۆری خاکی خۆمان ماوین و لەگەڵ ئەوەشە زمانەکەی خۆشمان باشتر پاراستووە خاڵێکی تر کە ئەمێ باسیکەم بۆی بزانین دەوری ئەم هەرێمە مەبەستم هەرێمی کوردستانە و دەوری ئەم دەسەڵاتە چەند گرنگە بۆی ئەم زمانە پێشکەوتووە تۆ تەمەشای کوردی ڕۆژهەڵات کە کوردی ڕۆژهەڵات ئێستا زۆربیان وەکو ئێمە نووسن وەنا وەکو ئێمە بیرەکەنەوە ئەمە دەلایل لەوە کە دەسەڵات وا بڵێن چوارچێوەیەکی سیاسی دیاری کراو چەند تەسیری هەیە لەسەر زمانەکە هەموو ئەم شتانەی کە باسم کرد تا ئێستا زمانی کوردی بە ڕاوەستاوی ئەمێنەوە خاڵێک کە ئەمێ باسی کەم پێم خۆشە زۆربەی خوێنەواری کوردەمە بزانێ ئێمە دوو فەرهەنگی زۆر گەورەمان هەیە بەڕاستی یەکیان هەمبانەبۆرینەی مامۆستای گەورە و زانای گەورەی هەژاری موکریانیە ئەوەی تریشیان فەرهەنگی کوردستانی زانکۆی کوردستانە زانکۆی سنە فەرهەنگیکیان هەیە فەرهەنگی کوردستان چوار بەشە فەرهەنگی فارسی بە کوردیە کارێکیان کردووە بێوێنەیە بەڕاستی لە دوای ئیشەکەی مامۆستا هەژار هاتوون وشە فارسیەکانیان بە هەموو زاراوەکانی کوردی داناوە زاتۆ بزانێت چەند مهمە هەم وشە کوردیەکانیان وشەیەکی فارسی دیاری کراوە چەند وشەی کوردی هەیەی بەرامبەری چەند وشەی کوردی هەیە هەمویان داناوە جاواتر ئاماژەیەکە بۆ دەوڵەمەنی زمانی کوردی بەڵێ ڕێک مەسەلەکە ئەوەیە من لە دوای ئەو فەرهەنگە زانیم کە زمانی کوردی چەند زمانێکی دەوڵەمەنە خەوشەکە ئەوەیە کەمایەسێکە ئەوەیە بەداخەوە خەڵکی کوردیان خوێنەواری کوردیان و سەری کورد ئەم وردەکاریە نازانن ئێمەمانان ئیشمانەکە ئەم وردەکاریە بە خەڵک بڵین و بڵین زمانی کوردی بابەگیان زمانێکی گرنگە زمانی خۆمان پێ زمانێکی کەم نەبێ زۆر ڕاستە بزانم ڕۆڵی خێزان ڕۆڵی پەروەردە چیە بۆ پاراستنی زمانی دایک و زمانی کوردی لە ئێستاە ئێمە ڕۆڵمان چیە وەکو خێزان و بە ڕێزیشتان وەکو پەروەردە ڕۆڵتان چییە بۆ پاراستنی ئەم زمانە لە ڕاستیە خۆناوی خۆی بە خۆیەتی زمانی دایک وەنا خۆی باوکی شاهی هەردی دایکنی هەردووکیان بەزیتر دایمە مناڵ هەمیشە زمانی دایکەکە وەرەگرێ خۆی لە ڕاستی ئەوە با بڵێن زاراوەیەکی بڵاوە لە دنیاە بەڵام زمانی خێزانە یعنی زمانی دایک و باوکە ئاشکرایەکە ئەم زمانە زمانی خێزانە و ئیشی خێزانەکان بەڕاستی ئەوەیە کە ئەم زمانە فێری مناڵەکانیان کە بەردەوام فێری وشەی تازایان بکەن بێگومان جەناب مناڵ دێ و مناڵەکانیشە وردن ئەزانی کە چۆن وردە فێری وشەی تازایەکەن زۆر ڕاست منم زمانی کە مناڵەکانم وردبوو ینی ئەم فکرەی ئێستام نەبوو ئەم بیرەی ئێستام نەبوو ئێستا لەگەڵ نەوەکانم واکەم ینی فێری وشەی تازانەکەین و ئەوانیش پیان خۆشە فێر بن بەڕاستی وشەی تازای کوردی و فێری وشەی تازاکەن فێری ئیدیۆمی تازاکەن مەسەلە فێری هەنگێ با بڵین شتەکرێکە مەسەلا لەوانەیە مناڵ نەیزانێ مەسەر بڵێ سەری خۆم هەڵگرت وەنا مناڵەمە نازانێ وەنا بەڵام وردە فێرە بن یعنی ئەوەی کە پێڵێن ئیدیۆم ئەم ڕستە باوانەی کە لە بینی میلەتێ بۆ میلەتێکی تر فەرقی هەیە لە بینی نەتەوەیەک بۆ نەتەوەیەکی تر بێگومان دەوری یەکەم یان با بڵێن قۆناغی یەکەم یان تەمەنی یەکەم بۆ فێربوونی زمان لای خێزانە لای دایک و باوکە دوای ئەوە پەروەردەیە خۆشبەختانە ینی بەڕاستیمە مەسەلەن من ساڵی 68 چوومەتە مەکتەب 1960 چوومەتە مەکتەب بە دارەدووداریدی فێری زمان بووین تەمەشاکە ئێستا هەمومان لە یادەوەریمان ماوەتەوە من وابزانم 96 چوومەتە مەکتەب یان 95
بە هەمان شێوەی تۆ بە دارێکی دەستم پێکرۆ تۆ تەمەشاکە ینی چ یادەوەریەکی خۆشە چ زمانێکی خۆشە چ مۆسیقایەکی خۆشە چ وشە خۆ ینی تۆ ئەو وشانت لا خۆشەویستە بێ حتا لە ئەدەبیاتە زۆر مهمە تۆ وشەکەی خۆت لا خۆشەویست بێ مەسەلە سێوت لە ئەپڵ لا خۆشەویستتر بێ غەمت لە حوزن لا خۆشەویستتر بێ مەبەستمەوەی هەنگەی لە نووسەرەکان لە زیادی غەم مەسە لە حوزن بەکارێنێ تۆ غەمت هەیە بەنا ینی بەشێکی زۆری زانا گەورەکان بە تایبەتی ئەوانەی کە بیرمەندن وەزانان لە بینی زمان و ئەدەبیاتە لە بینی زمان و دەقا و لە بینی فەلسفەی زمان و فکری زمانیشە قسە لەسەرەوەی ئەڵێ باشترین نووسەرەکانەوەی کە لە زمانی خۆیان داهێنانەکەن و بە تایبەتی شعر و بە تایبەتی گۆرانی سەر تۆ تەمەشاکە ئەو گۆرانی کۆنانەی کە وەختی خۆی وتراوە لە مێژووی ئێمە مەسە لە حەسەن زیرەک بزانە تۆ ئەو شانە هەمووی بەلاتەوە گرنگە و ئەزرنگێتەوە لە مێشکدا بۆیە ینی قسەکە لەسەروێ ئەم زمانەمان لا خۆشەویست بێ ئەم زمانەمان لا گرنگ بێ دایک و باوکە توانن ئەمە بکەن با من شتێکە بۆ باسکەم کە قەت لە بیرم ناچێت لە سنفی یەک بوو ینی لە پۆلی یەکی سەرەتایی مامۆسایەکمان هەبوو مامۆسا قایر بوو لە مەکتەبی پێشکەوتن بووینە وەختە ئەو وەختە مەکتەبی پێشکەوتن لە شەقامی پیرەمێر بوو لای پارکی دایکی ئێستا ئەو مەکتەبی پێشکەوتن بوو لێ بووی مامۆسایەکمان هەبوو بە گۆرانیەوە دەرسەکەی بۆوتی ئەنجار ڕسم جوانانیان بۆ وێنیان هەڵانە هەڵیانەواسی ڕسمی ئەوەی کە لە کتێبەکە بە هیندی گەورەوەیان ئەمە زۆر گرنگە یعنی تۆ ئەبێ هانی مناڵبەی کە ئەم زمانەی خۆش بێ ئەم زمانەی چێژی لێوەرگێ زۆر مهمە چێژی لێوەرگێ و یادەوەریکی وا لەگەڵ ئەو زمانە دروستکە کە قەت لە بیری نەچێتەوە ئەوە دەوری پەروەردە وایە دوایش وردە هەر بەو شێوەیە کە بەردەوامە بێ ئەم زمانە گەشەی پێبی وە بەردەوام بخوێنرێەوە بەردەوام ئەم زمانە تازە بکرێتەوە بۆیە بەڕاستی دەوری پەروەردە ئەوانە گرنگە زۆر باش بزانم دکتۆر ئەکرەم بەڕێزت بک و ئاماژەت پێکرد کە چەندان کتێبت هەیە کە نووسیوتن دەستت خۆش بە هیوادارم چاوەڕێ بەرهەمی نیو و جوانترت لێ یەکەم هەنێک لە بەرهەمەکان بۆ نمونەوتت عیرفانی نووسیوە ئەدەبیاتت نووسیوە مەسەڵ شعر نووسیوە بزانم ڕۆڵی ئەدەبیات هونەر زمان شانۆ لە ئێستاە کە ئەمانە کاریگەری ڕاستەو خۆی هەیە لەسەر گەنج بە تایبەتتری وە خەڵک حەزەکە بۆ نمونە لە ڕێی گۆرانیەکەوە لە ڕێی شانۆیەکەوە فێری هەنێک بابەتی نوێ ئەبێ فێری هەنێ وشەی نوێ ئەبێ ئەمانە کاریگەریان میدیا لە ئێستاە کە دەستگایەکی زۆر هەیە میدیایەکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان ئەمانە کاریگەریان چۆن ئەبینی و تا چەند کاریگەریان هەیە لەسەر پاراستنی زمانی دایک سەرەتای ئەو کاریگەری لە فۆلکلۆر و دەستپێکە بەڕاستی لە ئەدەبیاتی فۆلکلۆر و دەستپێکە کە هیچ میلەتێک نییە نەیبێ هەموو میلەتێکێتی میلەتی کوردیش نەتەوەی کوردیش بێگومان فۆلکلۆرێکی زۆری هەیە لە چیرۆک و لە داستان و لە گۆرانی و لە مەقام و لە لاوک و لە حەیران و لە بەسەرهات و لە مێژ زۆر هەموو ئەوانە ئەوەی کە تا ئیستا کراوە کورد ئەوانەی هەمووی پاراستوە سەرڕای ئەو ڕابردووە ناخۆش و داگیرکاری و دابشکاری کە بەسەر کوردستان هاتووە زۆرێکیشمان لێ دزراوە بەڵێ زۆریشمان لێ براوە ئەو برانە لە بینی نەتەوەکانە شتێکی ئاساییە ها ینی زۆربەی نەتەوەکان ئەو شتانیان لە یەک بردووە چ لە ئاواز چ لە گۆرانی چ لە بەسەرهات چ لە مەسەلەی ئێستا تۆ تەماشای داستانەکانی عەشق کە هەمووی لێکەچ یعنی هەموو میلەتەکان ئەنا شیرین و فەرهاد و لەیل و مەجنون و ڕۆمیۆ و جۆلیۆت و خەج و سیام زۆری لێگەچ ئەوە ینی داستانە قارەمانیەکان داستانە حەماسیەکان زۆری لێگەچ ئەو تا ڕادەیەک ئاساییە بەڵام قسەکە لەسەر پاراستنە ئێمە بناغەکەمان مێژووەکەمان فەرهەنگەکەمان ڕابردووەکەمان پاراستووە باشیشمان کردووە دوایی کە سەردەمی تۆمارکردن دێت سەردەمی تۆمارکردن دروست نازانم لە ساڵی چەندەوە سەردەمی تۆمارکردن دێت
ئەوەی من بزانم تر لە بابەتایری هەمەدانی و تۆمارکردن دەستپێکە یعنی لە 1900 ساڵ پێش ئێستا ئەم تۆمارکردنە لە ناو کووردا چکە دەقماوە وەنە تێکستمان ماوە دەقمان ماوە ئەوانە باش تۆ تەمەشایەکەی بەڕاستی تا ئێستا ئێمە بێجگەل لەوەی کە وشە کوردیەکانمان پاراستووە مێژۆ کوردەکەمان پاراستووە زمانە کوردەکەمان پاراستووە بەڵام هەوڵمان ناوە جۆرێکیش لە با بڵێن کێشی شعری تایبەت بە خۆمان بکەین کێشی ئاڤێستاییمان هەیە کێشی پەنجەمان هەیە کامە لە بابەتایرەوە ئەمە هەیە بەڵێ کووردە کێشی کارپێڵن کێشی ئاڤێستایی کێشی ئاڤێستاییمان هەیە مەقامی تایبەتی خۆمان هەیە دەستگای مۆسیقی خۆمان هەیە باشە هەموو ئەمانە دەرالەوەکە کە ئێمە هەوڵمان ناوە ئەو زمانە بپارێزی بڕوا بکە ئەگەر کەسێکی مۆسیقیمان لەگەڵا بواە من پێمەوت کە ئێمە زۆربەی زۆری ئاواز و مۆسیقا و گۆرانی و بەیت و دەستگای مۆسیقی و لاوک و حەیران و هەموو ئەو بەسەراتانەمان پاراستووە زۆریش پاراستومانە دەڕەن بێ ئەمە لە سلێمانیە زۆر دیار نەبێت کە سلێمانی تازەترین شارە لە کوردستانە تازەترین شاری کوردستانە لە هەموو شارەکان سەر سلێمانی لە عەربەت تازەترە کە لە تەنیشتێتی لە وڵوبە کە لە تەنیشتێتی تازەترە باشە سلێمانی شارێکی زۆر تازێ ئەمەی زۆر تیا دیار نییە بەڵام تۆ تەمەشای شارەکانی ترکە ئەم هەموو ئاوازە ئەم هەموو دەستگا مۆسیقیە ئەم هەموو داستانە ئەم هەموو بەسەرهاتە ئەم هەموو میلۆدیە مەبەسم جوملەی مۆسیقیە هەمووی کورد پاراستوێتی جا هەنگێک تورک بردوێتی و هەنگێ فارس بردوێتی ئێمەش هەنگێکمان لەوان هێناوە ئەوە شتێکی ئاساییە لە بینی میلەتانە شتێکی زۆر سەیر و عەجایب نیە شتێکی ئاساییە بۆیە ئەمە دەوری هەیە دواییش کە یەتە سەر ئەدەبیات بە معنە نووسراوەکەی ئێمە خۆ لە خۆڕانی سلێمانی کراوە بە شاری ئەدەب لە یۆنسکۆیە وەنیە زۆر ڕاستە بەرتیلی نییە و واستەشمان نەکردو ئەخۆ بەڕاستی بەتەکید یان لە خۆڕانی سنەکراوە بە شاری مۆسیقا و گۆرانی خۆ ئێمە لە چاو میلەتانی دەوروبەریان هەمویان لاوااسترین لە باری سیاسی و کاریگەری سیاسیەوە لەسەر جیهان وەنا لەسەر دەستگا جیهانیەکە بەڵام تۆ تەمەشاکەی دەلالە لەواکە کە ئێمە کۆگایەکی بەهێز مەخزنێکی بەهێز با بڵێن دێرینەیەکی بەهێزمان هەیە لە ئاوازە لە مۆسیقایە لە گۆرانیە لە شیعرە لە ئەدەبیاتە هەموو ئەوانە وایان کردو کە ئەو زمانە هێشتا بەهێز بمێنن ڕاوەستاو بمێنن پاکش بمێنن ئەو هەموو با بڵێن وەسف و مەدح و سەنایی کە زمانی کوردیمان کردووە ئەوە دەوری ئەو ئەدەبیاتەیە دەوری ئەو مۆسیقایە دەوری ئەو گۆرانیە دەوری ئەو شیعرانەیە کە زۆرمان کردووە خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە کەمێ باسی کەم نەوەی ئێمە لە دوای ڕاپەڕی یعنی ئەم نەوەی با بڵێن ئەوەی کە موالیدیان 67 سەدەی پێشووە لە ئەو نەوەیە یان کۆتایی پەنجاکان تا ئێستا ئەم نەوەی ئێمە کارێکمان کردووە بەڕاستی شایانی بەسە زۆر جار من لە گەڵ کۆڕ و سمینار و برادەرەکان ئەڵێم ئێمە بە زمانی خۆمان هەموو شێوازەکانی بیرکردنەوەی جیهانیمان باس کردووە جا چ بە وەرگێڕان بێ چ بە نووسین بێ ئەم نەوەی ئێمە ئەوەمان کرد بەڕاستی پێشنەوەی ئێمە ئەمە نەبوو زیاتر ئەدەبیاتە بوو وەنا یا هونەر هەبوو ئەدەب هەبوو لەگەڵ هونەر هەبوو بەڵام نەوەی ئێمە بیر و لێکۆڵینەوە و فکر و فەلسەفە و یا جارکڵم بیر لە هەموو مەجالەکان ینی بیری مێژویی بیری فەلسەفی بیری سیاسی بیری نەتەوایەتی بیری ئێستاتیکی جەمالی بیری عیرفانی بیری هەموو بیرەکان ینی هەموو شێوەکانی بیرکردنەوەی قۆڵ مەبەسم بیرکردنەوەی جددیە بە زمانی کوردی لەم 30 ساڵی دواییە ئەم نەوەی ئێمە بەڕاستی یەکێک لەو شانازیە کە کردویانەوە کارێکی گەورەیان کردووە بناغەیەکی بیرکردنەوەی قوڵ یان مەبەستم لێ کۆڵینەوەیە لێ بیرکردنەوەیکی قوڵمان لە هەموو ئەو مەجالانە بۆ نەوەکانی دوای خۆمانیشتۆ و بە زمانی کوردیش زۆر ڕاستە ئەم مەسەلەیەکی مهمە بەڕاستی بە دنیایەوە دواپرسیانم دکتۆر ئەکرەم
پێم خۆشە بزانم وەکو ئەگەر نامەیەکی کورد بڵێ پەیامێکی کورد بۆ ئەو کەسانەی لە ئێستاە قسەم لەسەر باسی جیلەکەی خۆتانت کرد باسی ئەم جیلاکەن جا جێلی ئێمە لە بینی جێلی ئێوە ئەم جیلە نوێ گیری خواردووە خۆمان هێک لایکەینەوە لە ڕاستیای گیرتان نەخواردووە ینی لەو بینە هەنگشتی حازریشتان نەتوتە بەڵێ لە ئێوە بەرهەممان وەرگرتەوە و لەم جیلە نوێش بەرهەم وەرەگرین وەکو پەیامێک وەکو نامەیەکی کراوە بۆ ئەم جیلە نوێ کە زۆرێک لەم جیلە نوێ لەگەڵ ئەوەی کە جێگەی دڵخۆشیە کە لەگەڵی زمانی کوردێکی زۆر باش ئەزانن لەگەڵ ئەوەشە هەندێک زمانی دیکە هەوڵ ئەیان فێر بن بۆ نمونە لە ئێستای جیری ئێستا زۆرێکیان ئینگلیزێکی زۆر باشەزانن تورکێکی زۆر باشەزان عەرەبێکی زۆر باشەزان کە ئەمە وای کردو کە جێگەی خۆشحاڵەیە کە لەسەر زمانی ینی وایان نەکردووە کە لەسەر حسابی زمانی کوردی زمانەکانی دیکە فێر بن زمانی کوردێکی باشەزانن اینجا زمانەکانی دیکە بزانم اینجا لە ئێستاە زۆرێک هەوڵیان ناوە کە زمانی کوردی بپارێزن بۆ نمونە لە ڕێگەی میدیاوە بێ لە ڕێگەی پۆدکاستەوە بێ لە ڕێگەی پەیامێکەوە بێ لە سوۆشیال میدیا کە ئێستا زۆرێک ئێمە هەمومان سوۆشیال میدیا کاریگەری هەیە لەسەر ژیانی تاک لە ئێستاە بزانم تۆ پەیامت چیە بۆ ئەو گەنجانە پەیامت چیە بۆ ئەو کەسانە کە هەوڵ ئەیەن زمانی دایک و زمانی کوردی بپارێزن وڵای یەکەم پەیامم بۆ حکومەت هێرێمی کوردستانە باشە ڕاستی من لەو کەسانشم کە دەنگەمەگاتە دەسەڵاتدارانی کورد دەسەڵاتی کوردی بەڕێی من ئەبێ جددیتر پەیگیرتر و هەمەلانەتر و فراوانتر ئەم مەسلەی زمانی یەکگرتووە دیسان بێنێتەوە بەرباس و لێکۆڵینەوە و خەڵکی بۆ دانێ خەڵکی تایبەتی بۆ دانێ هەم لە زانکۆکان هەم لە خوێندنەوەی باڵێ خوێندنی باڵەکە کاتە خوێندنی سەر و زانکۆ ئەمە مەسلەیەکی گرنگە مەسەلە ئێمە لە ناو کوردستانە چەند لە هەرێمی کوردستانە بەتاوێت چەند شێوەزارمان هەیە من ڕام وایە ئەم شێوەزاری کە تا ئێستا کە لە کۆتایی شەستەکانەوە تا ئێستا شێوەزاری خوێندنە لە کوردستانە کە شێوەزاری زیاتر سۆرانیە یان زیاتر سلێمانیە بڵێوە ئەمە بمێنێتەوە شێوەزارەکانی تریش ینی بخوێنرێ یان مەسەلە هەوڵ بین هەنگێ شت دەستکاریکەن با نمونەیەکە بۆ بێنەوە مەسەلە لە بینی مانگ ئەو مانگەی کە بە ئاسمانەوەی مەگەر یار هەر بەقەرەوە جوان بێ لەگەڵ مانگی وەخت ئێمە بە هەردووکیان لەین مانگ کرمان جەڵێ هەیف ئەوان هەیڤیانێ وەنە هەیف بۆ وەختە مانگەکەی بە ئاسمانیشەوە مانگە وەنە ئێمە ئەتوانین ئەمانە چاکەین هەشمانە بەڵام ئەمە بخینە ناو خوێندنەوە بیخێنە ناو خوێندنەوە بەوەکو بنەما بیخێنە ناو خوێندنەوە و مناڵی کورد لە هەموو مستەوایەکانە لە هەموو ئاستەکانە بزانێ ئەمە بزانێ یانیەوە فێر بین مەسەلە ئێمە لێرە لە سلێمانیاڵێن بەفر کرمان جەڵێ بەرف ئەمە بزانین فارسی جەڵێ بەرف فارسیش بەفرەڵێ بەرف لە بینی ئاو و ئاو ئابە ئەمانە فێری مناڵمان بکەین ینی بۆ نمونە فێر بین ینی با بڵێن شارەزا بێ خەڵکەکە شارەزا بێ هەوڵ بین مناڵی ناوچەکان لە یەک تێبگەن مناڵی ناوچەکان لە یەک تێبگەن بەڵام لەکوێ لە کتێبەکانە لە پەروەردەوە ئەم مەسلەیەکی گرنگە هەرچە قورسە کارێکی ئاسان نییە کارێکی ئاسان نیە بەڕاستی کارێکی ئاسان نیە وەختی ئەوێ کاتی ئەوێ شارەزایی ئەوێ پارەیە ئەوێ دیسان چاپکردنەوە ئەوێ پرسیارەکەی جەنابیشت هیچ ئایبیتیان نییە مناڵی کورد زمانێکی تر بزانێ گەنجی کورد زمانێکی تر بزانێ مثلە خەڵکی پێگەشت و زمانێکی تر بزانێ بەڵام تکایە ئەوە بزانن کە زمانی خۆمان زمانێکی گرنگە من ئەم قسەیە بۆ یەکەم لە زۆر شوێن ئەبیستم لە خوێنەوارە بیستم لە نووسەر ئەبیستم ئەڵێ زمانی کوردی زمانی نووسین نییە زمانی بیرکردنەوە نییە زمانی داهێنان نییە ڕێگوان نیە زمانی بیرکردنەوەیە زمانی نووسینە زمانی داهێنانە بە بڕوای من لەو زمانانەی کە ئێستا لە دەور و بەرمانن زمانی ئێمە لە هەموویان لەو بارانەی کەوتم دەوڵەمەندتر و سربەخۆتر و
پاکشتریشە دیقت بەڵێم هەم دەوڵەمەندترە هەم سربەخۆترە هەم پاکشترە بۆیە ئێمە ئەمە بزانین سەرەتایی هەموو شتێکیش بزانین دەستپێەکە تۆ چۆن نەتوانی ئیحتیمام بەم زمانە بێ ئەگەر نەزانی زمانەکە چییە چۆن نەتوانی ئەم زمانە بپارێزی ئەگەر نەزانی تایبەتمەندیەکانی چیوە من ڕەم وایە زمانی کوردی یەکێکە لە شانازیەکانی نەتەوەی کورد هەچەنە نەتەوەیەکی بێدەوڵەتە دابشکراوە داگیرکراوە زۆرداری لێکراوە چەسانەوەی زۆر لێکراوە بەڵام ئێمە لە هەموو نەتەوەکانی دەور و بەرمان زیاتر تایبەتمەندەکانی زمانی خۆمان پاراستووە ئەمە فێری مناڵەکانمان بکەین فێرینەوەکانمان بکەین فێری حکوومەتەکەشمان بکەین بەڕاستی فێری هەموو کەسی بکەین فێری هەنگی لەو نووسەرانش بکەین کە پیان وایە زمانی کوردی بە کەڵکی نووسین یا بە کەڵکی داهێنان یا بە کەڵکی بیرکردنەوە نەخێر بە کەڵکی هەموو ئەمانە دێت ئەیبەکە ئەوەیە کە ئەوان نایزانە زۆر ڕاستە دکتۆر ئەکرەم من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بۆ ئامادەبوونت دەستان خۆش بێ زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئامادەبوونت دووبارە ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز دکتۆر ئەکرەم میهردادمان کردبوو کە بەڕێزیان نووسەر و ڕۆناکبیرن لە هەمان کاتە مامۆستای زانکۆ بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون قسە باسێکی زۆرمان کرد لەسەر پاراستنی زمانی دایک تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.